سلام علیکم خۆشەویستان. ئەو ڕۆدەرێن ڕۆژی جیهانی خێرخوازیە، بەڵام ئەمە ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم هەموو ڕۆژەکانمان ڕۆژی خێرخوازیە، هەموو ڕۆژەکانمان ڕۆژی خێرەیە، چونکە قەنەعەتمان وایە تەمەن تەواو دەبی، قەنەعەتمان وایە جەستەمان خراپ دەبی، قەنەعەتمان وایە بەشێک لە پارەکانمان خەسار دەبی. خۆشەویستان، ئەگەر مۆبایلێکی بە 14 وەرەقەی بکڕی، دڵنیا بە ئەتوو لە هەندێک جزئی ئەو مۆبایلت هەر ئیسیفادەی لێ ناکەی. ئەگەر زەویەکی بکڕی 250 مەتر بیتن، دڵنیا بە لە هەندێک مەتری هەر ئیسیفادەی لێ ناکەی. لێیەکە بەشێک لە پارەکانمان خەسار دەبی. ئەتوو کە سیارەی دەکڕی نووسرایە 240، دڵنیا بە ئەتوو لە 120 زیاتر ناتانی باژۆی، بەڵام پارەی 240ەکە لێ دەستێنن، یان نووسرا گێچەکەی 180 پارەی 180ەکە لێ دەستێنن، بەڵام بەشێک لە پارەت خەسار بوو. خۆشەویستان، بەشێک لە پارەمان خەسار دەبی، تەمەنمان خلاص دەبیتن، دەستەشمان خراپ دەبیتن. پێتان برێم شتەکەیە خراپ نابی، خەسار نابی، خلاص نابی، ئەویش تێشوی قیامەتە. لێیەکە هەوڵ دەین بنێرین لە بۆ ئەو دیوی، چونکە ئەوەی کە خراپ نابی و خەسار نابی و خلاص نابی خێرکردنە. خێرکردن خەیر الناس ئەنفعهم للناسەکەی پێغەمبەرمانە صلی الله عليه وسلم. خێرکردن ئەو خێرانەیە کە ئەوەی حاجە یەک کەسی جێبەجێ بکا گەورەترە، یەک مانەوەی یەک مانگ لە مەدینەی پیرۆز. لێیەکە وەرن بە هەمومان با گەراجەکەی میهرەبانی دروست بکەین، دوو پەنجەی ئاوەدان بکەینەوە، چونکە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆتیتی ئەنا وەکافل اليەتیم کە هاتین داهاتی گەراجەکەی لە بۆ نەخۆشێتی مەکان سەرف بکەینەوە لە سندوقی میهرەبانی، وەرن چەندی دەتانی بەشداری بکە لە زیادکردنی پشتی خێری میهرەبانی. بمێنن بە سەلامەت. ژمارەی فاسپەی لە بیرتان نەچی FIB ئەوانەی لە دەرەوەی وڵاتن یان دەستان ناگاتە بەشی حیساباتی میهرەبانی 0.750 115 با پارەکانمان بە پاقلاوە نەدەین کە هەندێکی دەخورێ و هەندێکی خەسار دەبی، با پارەکانمان هەمووی بنێرین کە هیچی خەسار نەبیتن، وەرن بە هەمومان یارمەتی یەتیمە ئاژارەکان بدەین، پشتی خێری بەرزکەینەوە. میهرەبانی دڵسۆزی و لێزانی.